سڵاو بینەرانی عزیز بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی باشترین لەگەڵتانین بابەتەکەمان ئامادەکاریە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز. لە ماڵەوە باسییان کردو مانجی ڕەمەزان خەریکە دێت و نزیکە. میرافخان ئامادەی بۆ مانجی ڕەمەزان؟ پرسیار لە یەکتر دەکەین و گفتوگۆشی لەسەر دەکەین بزانین ئایا چۆن خۆمان بۆ مانجی ڕەمەزان ئامادە بکەین. چۆن بانگی من دەکەی بابە. دەڵێ بزانم چۆن بانگم دەکەی و خەریکی ئیش و کارەکان. بەر ئەوەی کاتێک من بە ڕۆژوو دەبم ڕەنگە زۆر لە چاو ڕۆژەکانی تر بێتاقەتر بم، هاوڕێکانت بە ڕۆژون و ئەوانش بە ڕۆژون. یەکەم دانە قابدانان چ شتێک زۆر دەخورێتەوە؟ ئاو زۆر دەخورێتەوە باشە. یەکەم جار لاڤەخان شتێک دەڵێ بە هەڵا. ئەویش دەبێت ڕاستی بکاتەوە بە خێرایی. خێرا. کاوە پێم بڵێ. بێواشە بوانەمان بخوێنین. باشە. هەر شتێکی ویش داکت. بۆ ئەگەر بە ئەوەی بیخۆن یەکسەر لە گەرومان چی لێ دێت؟ داکتەکە گوتی شتێکی پینەدەی بە قسەی بکەیت. باشە. داک و بابت بڕۆ بین بخۆن. هەردووژی زۆر باشە. مانجی ڕەمەزان ئەگەر بە ڕۆژوو بن توانایان کەمتر ببێتەوە، توانای پێشتریان نەمێنێ. گرنگە دایک و باوکان لێیان تێبگەن و هەروەها هاوکاریان بکەن. باشترین یەکشەممە کاتژمێر 9.